داوی زانیاریان سر زرار و زیان بر دارستان زاگروس کتین و گشتیشی که حکومت ایران چه کاری کید که جوی روپروبا نوان پرزگری کن قوت کتی گوتن گل جارا مروف آگریج دارستان بردن قوت کن زرار و زیان وانا گلک زیده بن برای حامد اسراری بر پرسی تو راجینگا پاريزي سنه و ریاسکای پید گل مدابه لسقس برای حامد اف دمی باش داره این وکه تو راجینگا پاريزي این چاو چافدری روشت کن داوی زانیاری بردستی و چنه او زرارو زیانین بر دارستانه بر بجینگه هیکتین روجالاتا کردستانه رزو سلام هی لازمتانا هروگ اماجتان فکرت بداخوام به هوی هوکارهایی که و دارستانەکانی زاکرۆس کەوتۆتە بەر مەترسیەوە ئەو هۆکارانە دەتوانین ئەوە باسی کەین بەشێکی داژیرکاریە کە دارستانەکانی نەدەرەبێتە ملکی شخصی بەشێکی ئاوردانی دارستانەکانە بەشێکی مەسایلی ئەمنیەتیە کە لەسەر سنوورەکانە بەهۆی مەسایلی ئەمنیەتیەوە بەڵام لە هەمووی گرنگتر ماوەی چەند ساڵێک کە مافیایەکی دار کەوتۆتە ناو دارستانەکانی زاکرۆسەوە بە بیانووی ئەوەی کە دادگۆزەکان یا دارهایەکی کە میوەی هەیە کەودارانە نەخۆشن بە لەژێر ئەو ناوە هەزاران هکتار لە دارستانەکانی ئەم ناوچەیە دارەکانی هاتوتە دەرەوە معاملی پێکرێت ئەو مافیان هین بەحەسکن کوکەتینە نەوە دارستاندنەوە وان دارات شەوتینن دارستانێژ نافت بن بەڵگەل بەردەستێوە هەنە هیم کار بینن الدادگاه تایبەتیجی حکومت ایرانی روپروی وانا بیانجی اب خوشی نزیکی دستالاتینه اف مافیان هین بحث کن سێکە لە بەپێی یاسای ئستانداردێکی جیهانی بۆ هەر 5,000 هکتارە بێ 4 کەس چاودێری دارستان و ژینگە بکات ینی بۆ لە وەرگاکان بۆ هەر 10,000 هکتار 4 کەس و بۆ دارستانەکانیش ئەپو بۆ هەر 10,000 4 کەس بۆ دارستانەکان هەر 5,000 ئەبێ 4 کەس چاودێری بکات کە بەداخەوە بۆ نمونە ئێستا لە شارێکی وەکو بانەی ئەمەریوان بەپێی ئەو ئامارەی کە ئەبێ بێت هێزێکی وەکو هێزێکی ئینسانی کە خەریکی پارێزگاری لەو ناوچەکان نییە و یاسایەکی ئەتۆژ نییە بڵێ کە بێت بنبڕی بکات لە بەرابەر ئەم مافیاکانە ئەوەیە کە بەداخەوە ئەمڕۆ بەهۆی شرایطی ئابووری اقتصادیش کە لەناو ئێرانە پێکاتەوە بەشێکی زۆر کەوتونەتە بە خەڵوزکردنی دارەکان و وەبڕین دارەکان و ئەمە ڕۆژ بە ڕۆژ ئامارەکانی پەراسێن ئەمە لە ناوچەی زاکرۆسان ناوچەی ناوەڕاستی زاکرۆسان ناوچەکانی بانە و سەردەش بەداخەوە کەسانێک کە ئێستا مافیایەکی گەوریان بۆ خۆن دروستکردووە بەپێی بە ماشێنهایەکی ئەمڕۆ کە پێیان سێب شەوانە ئەم دادبەروانە ئەبڕن و تیکە تیکانەکەن و لە سنووری نێوان بانە و بۆکان لێوە سنداش دەکرێتەوە بن بۆ معاملی معاملانی کە کەلوپەلی داری پێویستە حکوومەتی ئێران هیچ هەنگاوێکی هەشتووە بۆ ئەوەی ڕۆبەڕووی ئەم یعنی ئاگر بەربوونانە بێتەوە لە دارستانەکان چونکە سەتاچلی وەکو تازەش ئێماژەمان پێکردووە سەتاچلی دارستانەکانی ئێران لە دارستانەکانی زاگرۆسن یانیش لای حکوومەت گرنگ نییە چی لەو ناوچانە ڕوودەدا ئەوەی کە ئێستا ئێمە بەڕاستی دیمانە دیار ئایتمهایی کە من ئێستا باسیەکەم دیار گرنگ نییە و ئەنتەمانە بودجەیەکە کە ساڵانە بێت تەرخان کردی بۆ پاراستنی دارستانەکان کەسانێک کە بێت دامەزرێن بۆ ئەوەی کە ئەرکی پاراستنیان لەسەر بێت بەداخەوە هەمووی ئەمانە و ئایتمانە نیشانی ئەوەیە کە دەوڵەت ئەو ئەکاری بۆ ئەو ئەمری بۆ گرنگ نییە بەداخەوە ئێمە شتانە دانیشتەکانە لەگەڵ بەرپرسانە باسەکەین ئێمە باسی واکەین کە زاکرۆس 40% ئاوی ئێران دابینەکات یعنی ئەگەر زاکرۆس دەبێن چوو عملاً ئێران توش کێشێکی ئاوی ئەبێت کە ئێستا هەشێتی بۆ نمونە ئێستا پارێزگای سنە لە ئێرانە لە زاکرۆسا 5 دانە پارێزگا ئەوەیە هەم بۆ ئاوی خواردن و هەم بۆ ئاوی کشاوەرزی ئەمە شتایەکن کە ئامار و ئەرقامێک هەیە کە هەموو دەسەڵات دەزانێت لایەنی ئیداری ئەزانێت بەڵام بۆی گرنگ نییە بۆی گرنگ وە کار و پیلانی بۆ داڕشتە مادەم بۆی گرنگ نییە مەسەرەن چ مەترسیەک لە ڕێگادایە چونکە 1.5 ملیۆن لە 6 ملیۆن هکتاری کە دارستانەکانی زاگرۆس پێک دەینرێ سوتێنراون یعنی لە ناوچوون چ مەترسیەک هەیە ئەوەندەی دیکەش لە ناو بچێت هەتا ئاخریش بڕوە ڕاستەکەی یەک دانە دار بەڕووی 50 تا 100 ساڵە ئەرشی اقتصادی 150,000 دلار اقتصادی محزیسی
ئەمە شتێکە کە کارناسان و کەسانی کە شارەزان ئەم شتانە ئازانە، بەڵام بەداخەوە ئێستاکە لە ئێرانە بەهۆی کێشی ئابووریەوە بەهۆی هۆکارهایشی ئەمنیەوە ئەو بودجەی کە بێتەرخان کرێ بۆ ژینگە نەکراوە، ئەوەش هەیەکن کە ئێمە هەمیشە باسێکن، بەڵام ئێمە وەکو ڕێکخراوە ژینگەکان هەمیشە ڕوومان کردوێتە خەڵکەوە کە خەڵک چاویان تیشترکەن هێزەکانیان پتەوتکردکەن لە بەرابەر ئەم مافیانە کە بەڕاستی کەوتونەتە ناو گیان زاکرۆسەوە. دیارە ئەتوانە بڵم تەپڵی نابودی دارستانەکانی زاکرۆس دەمێکە لێدراوە ساڵ بە ساڵ ئاماری ئێمە لە ناو زاکرۆسا بەهۆی ئاگردان و بەهۆی قاچاقکردن و بەهۆی گۆڕانی زەویەکە ئەمە هەمووی مەترسیاکەن کە لەسەر زاکرۆسەیەەکە هەمیشەش ئێمە وشتانمان هشدار داوەکە بەداخەوە باخی نەدراوە بێت. بەڕێز حامد وەکو ئێماژتان پێکرد داری تێدایە مەسەڵەن تەمەنی زۆر زۆرە لە لایەکی دیکەوەش خۆ ئۆکسیجینی بەشێکی زۆری لە ناوچە ئێرانی و ڕۆژهەڵاتی کوردستانە هەر لەو دارستانانە دێ. پەیوەندیتان یان هەماهەنگیتان لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان بە تایبەت لە بواری ژینگە هەیە بۆ ئەوەی ئەوانیش ئاگادار بن لەو مەترسیە کە بێن ئاگاداریەکی زیاتر بدەنە حکوومەت بێنە دەنگ؟ ئاستی بەرهێمێنانی ئۆکسیژن لەلایەن دارستانەکانی زاکرۆس 5 تۆن هێکتارە، ینی تو حسابیکە لە 1 هێکتارە 5.2 تۆن ئۆکسیژنمان بۆ بەرهەمهێن، بەڵام بەداخەوە ئەو شتانە وەکو پێویست گوێن هەرچەند کە ئەزاندرێت بەڵام وەکو باخی پێ نەدراوە. ئێمە وەکو ڕێکخراوەکان هەوڵمان داوە کە لەگەڵ ڕێکخراوەکانی دیکە جیهانی پەیوەندی بگرین، بەڵام بە هۆکارهایەک ئێستاکە نازانم بڵێم چی هۆکارهایکی ئەمنی کە ئێستا زۆر بنە سەر ڕێگەر ڕێکخراوەکان بۆی کە پەیوەندیەکە بگیرێت یا بەڵام وەکو هەوڵ تەقەلا ئێمە هەر پەیوەندیمان هەیە وەکو پێویستی نییە دیارە وەکو ئەمریکی واقع نەڕۆشتە پێشەوە. گەلەک سوپاس حامد ئەسراری بەرپرسێ تووڕە ژینگە پارێزیش سەقس پرێسکای پێهێن گەلما دەبوون. گەلەک سوپاس.